سلاوتان لەبێت بەڕێزان لە چوارەمین فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دهۆکەوە لەگەڵتانین یەکێک لە میوانەکانم کە ئەمڕۆ لەگەڵمدایە سینەماکارێکی باکووری کوردستان ئەگەرچی ئەو تەنیا وەکو ئەوە هاتۆ بۆ نێو فستیڤاڵەکە کە پشتگیری لە فستیڤاڵەکە بکات جگە لەوە ئەو لێرە کارێکی گرنگ دەکات کە ئەویژاوەیە لە ڕێگەی وەرکشۆپێکەوە بتوانێت هانی گەنجان بدات بەتایبەت بۆ ئەوانەی کە حەزیان لە کاری سینەمایە بۆ ئەوەی بتوانن لە ڕێگەی تەکنەلۆژیاوە لە ڕێگەی مۆبایلەکانی دەستیانەوە ئەوان خۆیان بتوانن فیلم دروست بکەن. ئەویش بەڕێز ئێرۆل منتاش سینەماکاری باکووری کوردستان بەخێر بیت. ماوەی سێ ڕۆژە پێم وابێ لە نێو فستیڤاڵەکە دایت تاوەکو ئێستا فستیڤاڵ چۆن هەڵدەسەنگێنی ئەوەی کە بینیوتە بە چاوی خۆت چ وەسفێکی دەکەیت چ پێناسەیەکی بۆ دەکەیت؟ بله براستی فستیوال ناودەوڵەتیە دهۆکێ gelekî muhim e بۆ her çar parçeyê Kurdistanê ji bo ku hemû fîlmçêker û derhener û lîstikanên Kurd tînin ba hevdû vê derê tekîldar dike û resmekî Kurdistanê nîşanî dunyayê dide hevalên li derveyî welat jî têne vê derê û em hemû tên ba hevdin loma jî festîvala dihokê gelekî muhim e bû me hemûyan. براستی دما کو فستیوال دەستپێکی دا پچێکی گوتن بەلکی ئیساڵ پێک نەیە me hemyan hewl dewkan vê festîvalê îsal jî çê bikin. Ne muhim e ez li Stenbolê dijîm wekî Kurdekî Bakurê lê dilê min li vê derê ye bi vê festîvalê re ye. Loma jî ez piçekî ji li birim bo piştgiriya vê festîvalê birastî. Başa ew filmanî ke tawkû êsta bînîtin çi ciyawazîkiyan heye lەگەڵ ئەوەی کە پارساڵ تۆ بینیوتن لە نێو فستیڤالدا؟ براستی ئیساڵ ئەو فیلمێکی هاتنە هەڵبژاردن گۆری ساڵا بۆری باشتر jî bûye kwalîta bêjin fîlmên di pêşbirkê de fîlmê dî gelek fîlmê baş hene hem fîlmê di sinema cîhanî de cih girtine ew fîlmane hene hem jî fîlmên bi Kurdî hatine tomarkirin her parçeyê Kurdistanê li diaspora û her wiha li her derê dunyayê niha hatine vê derê û ev derfet heye ku em hemû van berhenenan bi hev re temaşe bikin. Ev tiştekî bê hempaye birastî. Lem festîvala da karî sînemakaranî her çar parçeyê Kurdistanî têde ye. Pê dwiye ka wekû pêwîst sînemakaran twanîwiane li fîlmekanî xweyan de peyamê Kurdistan bigihînin? Birastî ev gelekî muhim e belê yani ev rengê Kurdistanê rengek nîne. Loma jî rengê fîlma jî rengek nîne. Her fîlmek bi rengê xwe heye. Em dikarin rengê Kurdistanê bi xwezayî nîşan bidin, bi bajarekî nîşan bidin, bi çîroka însanekî ve nîşan bidin. Loma jî her fîlm bi rengê xwe ve li vê derê. Ev jî yani her tişte muhim ev ve bi rengê xwe ve li vê derê bê. Birastî dema ku tu fîlmeka Kurdî tomar bikî, em bêjin coğrafya Kurdistanê nîşan bidî. Ev hêstên me hemû tê ne ba hevde. Ev bes e. Yani فیلمێک کوردیەک و نەها من تەماشا کردی پێویستی هەیە زێدەترین ئەم فیلمان لە کوردستانی تۆمار بکەن یانە نەتەنێ کوردستانە باشوور هەموو پارچەی کوردستانی لازمە ئەم جۆگرافیا وڵاتی خۆ نیشان بدن فیلمی خۆدا ئاتمۆسفێرا باژارین خۆ نیشان بدن کولتورا ئینسانی خۆ نیشان بدن و چیرۆکی خۆ لە ماڵا خۆ بێژن ji بۆ دنیای باشە ئەگەر بینە سەر باسی وەرکشۆپەکە باسی وەرکشۆپەکەی خۆتمان بۆ بکە بزانین ئامانجت چییە لە وەرکشۆپەکە؟ بله براستی ورکشاپ در حق موبایل فیلم میکینگ داره یعنی تومارکردن فیلم به موبایل فون و ما بس اوی براستی اف تکنولوژی هر چه پیش دکه ولی تکیمینای کردستان هموتش لسری مدقبه ما ایجا نه هر چهار پارچه کردستان جی امبیجن قیرانی هنن گلک آریشه هنن تشت هنن و سینما جی تشتکی گلکی بوهای یعنی لازمه پاره لازمه بو سینما ایجا نها جی پاره لکردستان نیم و اگر پاره تنیمت نو کار فیلم چکی نها اف تکنولوژی ریگه نو هانین جبومه درفت نو هانین جبومه ام دکارن فکرین خواه فیلمین خواه چیروکین خواه بریه که نزده بوهان تومار بکن و بگیهن تماشاوانی خواه لو ماجی مخواست اف تشتکی سر موبایل فیلم میکینگ از زانم به درې سینماکارین جوان را زیاده ترین یکی نو دخوازم فیلم را آماده علاقه‌دار ببین به وان را پار بکم یعنی تشتین کو از آن باشه تو ئێستا هاتوویتە باشووری کوردستان گەنجان فێر دەکەی کە بتوانن لە ڕێگەی مۆبایلەکانی دەستیانەوە فیلم دروست بکەن تۆ خۆت وەکو سینەماکارێک وەکو دەرهێنەرێک هیچ فیلمێکت بە مۆبایل دروست کردو یاخود بەرەمێناوە؟
بله نها حتی من کرده فیلمک یکی دکومنتر فیلم به موبایل تومار کر براستی نها جبر کو درفت مین باکور جی گلکی خالص بونه باجت نینا ام فیلمان تومار بکن نها از گلکی آوای کی جدی دفکرم کو بلکی فیلم خواهی متراژ درجی به موبایل تومار بکن جبر کو اف فکر گلکی سربستی جبو مراتینه آزادی جبو مراتینه کو از چیروکا خوا گوری دل خوا بجمیا لکاتێکا بەشێک لەو فیلمانەی کە لە ڕێگەی مۆبایلەوە بەرهەم دێنرێن لە فیستیڤاڵەکانی جیهاندا بۆ نمونە لە کان خەڵاتی وەرگرتووە لە ڕێوەڕسمیدا بەشکردنی خەڵاتی ئۆسکاردا خەڵاتی وەرگرتووە هیچ فیلمێکی تۆ هەیە کە چوو بێتە نێو فیستیڤاڵە جیهانیەکانەوە یاخۆت هیچ خەڵاتێکت وەرگرتووە بەهۆی ئەوەی کە ئەو فیلمەی تۆ لە ڕێگەی مۆبایلەوە بەرهەماتوە؟ بله فیلمی میناک فیلمی تانجرین هەیە لە لۆس ئەنجلس هاتیە تۆمارکردن و لە فەستیڤاڵە ساندنس بوو ڕاستیجی فیلمێکە گەلێکی جوانە هەروەها گەلێکی کورتە فیلم هەنە هاتنە تۆمارکردن بە مۆبایل فۆن زێدەترینجی بە ئایفۆن هاتنە کارانین لێ ئەv کورتە فیلمانە بەشداری فیلمێک کان فیلم فەستیڤال بوونە ڤێنیس بوونە ev derfet heye yani filme herî baş û metraj dirêj yê dawiyê sala borî tuhatiye tomarkirin tancerîne yani. باشە سینەماکارانی جیهان بە شێوەیەکی گشتی پێت وایە کە تاوەکو چەند دەتوانن پێشوازی لەوە بکەن کە فیلم لە ڕێگەی تەکنەلۆژیا لە ڕێگەی مۆبایلەوە بەرهەم بێنن یاخود هەر دەبێت بە شێوەیەکی ئەکادیمی بێ بە ئامێر و ئامڕازی پرۆفیشناڵ و مەزن بێ. بەسمەوە بوو سینەماکارانی جیهان تاوەکو چەند پێشوازی لەوە دەکەن کە لە ڕێگەی مۆبایلەوە فیلمەکانی خۆیان بەرهەم بێنن. بله yani براستی gelek derhenerin cihanici demek az digel wan daxın hemû kes difikire ser mobil û em çawa dikarin vê derfetê karbînin û filmê xwe nû bi mobil bikişin ji ber ku kalîta îmêjî gelekî serketiyan ha vêgavê her du çeş pêş dikeve bi mobil fon. لە وەرکشۆپەکەی تۆدا ڕێژەی بەشداربووان و ڕێژەی ئەوانی کە حەزیان دەکرد یاخود بەهرەمەند بوون یاخود حەزیانە کرد کە بێنە نێو بواری سینەماوە بۆ نمونە باری داراییەکی وایان نییە کە بتوانن بە شێوەیەکی زۆر پرۆفیشناڵ کار لەسەر دروستکردنی سینەما بکەن یاخود کار لەسەر دروستکردنی فیلم بکەن لە ڕێگەی مۆبایلەوە خۆیان بتوانن ئەو کارە بکەن چۆن بوو زۆر خەڵک بوو بۆ ئەوەی کە گوێ لە تۆ بگرێت ڕێنماییەکانی تۆ وەربگرێت. بله yani vê derê divê workshopê de hem ciwan hebûn kesekî nû hatibûn em bêjin nû derheqê sînemayê de dixwazin hin tişta fêr bibin ew kesana jî hebûn kes hebûn filmê xwe çê dikin bi kamerayê dî ama dixwazin bi mobil film çawa tê çêkirin wê fêr bibin û belkî vê derfetê kar bînin heta niha roja pêşiya workshopê îro bû gelek kes hatibûn lêbelê domandina workshopê hemiyan re gelekî zehmet bû loma jî me informasyonên gelemperî dawan yê destpêkê de paşê niha me grup me ava kiriye ku em ê wê grûpê re filmekê li dihokê tomar bikin bi wan re edît bikin yani ew ê çîroka xwe binivîsinin di mobil fona xwe da bi applicationekî me fêrî wan kiriye paşê dê applicationê ku me fêrî wan kiriye yê wan bi wan ve filma xwe tomar bikin bi telefona xwe paşê dê wê edît bikin filma xwe jî iPhona xwe de edît bikin û her wiha filma xwe temam bikin. باشە ئەگەر بیرۆکەی فیلمێک هەبێت تۆ بچەوێت لە ڕێگەی مۆبایلێکەوە لە هەمان کاتدا لە ڕێگەی کامێرەی پێشکەوتوشەوە ئەو فیلمە بەرهەم بێنیت چ جیاوازیەکی دەبێت چکەم و کورتێک لە نێوان ئەو فیلمەدا دروست دەبێت کە لە ڕێگەی مۆبایلەکەەوە گیراوە یاخۆت تەسویر کراوە بەرەماتوە. بله yani mobil jixwe navê wê ser e mobil e yani zanî yek yani serbestî ji teratîne azadî ji teratîne tu dikarî bi lez hereket bikî zêdetirîn ji bo dokumenter filma bi rastî mobil film gelekî baş e ji xwe kalîta xwe jî wekî wan kamerayên pêşketî yani 4K dikarî tu rekord bikî loma jî bi bo dokumenter filma dema ku tu biçî cihekê tiştekî tomar bikî wekî dokumenter eger kamerayekê mezin li ser millête be ew kes piçekî xweşûn ve digre hin tişta belkî bêje jî destê te de mobil foneke piçûk hebe ku ya ku her roj ew kes jî kartîne tiştekî xesarî tê de nîne wê demê ew samîmiyet ew nêzîkî zûtirîn çê dibe ji bo taybetî ji bo dokumenter fîlma bo ew ê jî dîsa jî bo filmên em bêjin fiksiyon bo wana jî
اگر درفتین تزوره باجت تپچوکه او موبایل فیلم جبوت اویتنه یعنی سربستی و چابجم آزادی تنه نه حوجه زیاده ترین پری نه حوجه ترین زیاده ترین تشتای جبر کو کوالیته ایمیج نزدیکتری آن کامرای پروفشنال لو ماجی براستی یعنی نها تکنولوژی هر جا پیش که و فیلمان ام زیاده ترین نکارن ایدی سر پرده این مزن تماشا بکن هی تکنولوژی تی گوهرتن ام فیلم سر موبایل خود تماشا دکن سر اینترنت تماشا دکن سر اکران پچوک تماشا دکن لو ماجی اگر تو فیلمی که به موبایل تومار بکی جاردن سر موبایل تماشا بکی تو جداتری نابرده نینه یعنی ایرال منتاج سینما کاری باکوری کردستان سرکوتو بیت تو بخیر بیت سپاس گذارم. گلک سپاس.